تيجي نواقص الإسلام كي ناوي پیغمبری خوا باسی کردووە حاشا پیغمبری خوا باسی نکردووە صحابه باسی کردووە حاشا صحابه باسی نکردووە تابعین باسی کردووە حاشا تابعین باسی نکردووە كيف باسي كردوه امام احمد باسي كردوه حاشا امام احمد باسي نكرد يعني هم ابو امه الذي شو نواقص الاسلام محمد بن عبد الوهاب هاني حتشي بيا وكشتنو دواعش وهتشي تيجي كدرس لا لسلسات نواقص الاسلام درس كلام كسروا زول شي غلطه راسته استدلالي كردوه بايه استدلال طالما لموضوعي اخواني هنا بو لبلوا إما أقام العلماء كان مانية بتابتي لأشاعري فلسطين لأشاعري سوريا لأشاعري العراق لأشاعري باكستان شون رديانا باشا دجالي وهي على نواقض الإسلام بنينية بدعة باشا الله جل جلاله القرآن فرمي لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم عذر مهي أنه يو كافر بندوا ويك إيمان تانهب نقيض كان شيبو هل وشنا لو كان شيبو أبي الله وآياته ورسوله كنتم تستهزئون سوى نواقض الإسلام يعني سوى القرآن داني داو يعني تولي أمانية من باورم بيني يا أخو كافر بي وآيات باور بينا من بلن باورم بو آيات هنية حكمهم شيء يا الله جل جلاله فرمي ومن يرتد منكم عن دينه فيمت وهو كافر فأولئك حبط أعمالهم في الدنيا والآخرة وأولئك أصحاب النار هم فيها خالدون هركس لا ايوه ورقر الى دينك بيك هل وشنا رو كان اسلام بهو كارك كلا اسلام ودريك بو كفر وبكافري بمريا كرداري بوچلو اشتا اقرب وهتا الله جل جلاله القرآن فرمي ولقد قالوا كلمة الكفر وكفروا بعد اسلامهم فرمي كلمة كان ود كلمة كفر بو هاتيس كفرش معناه شي قسيه كفر معناه كردارك كفرش معناه اعتقاده كبارة ولقد قالوا كلمة الكفر وكفروا بعد إسلامهم مسلمان نبو كافر بو يا سبي ايوه يعني اسلام قال وش اهو شنو الاسلام كلمة كفر يا ساعي توبي بلا ما انا بولينيه ما بدعه هاد هي بدعه وش كافر كوال قال لو كان دين فرمدجات ولا سروا بابتها ان جاء امام قصيه وكو أوا بلي بدريجاي ميجوي إسلام تشي زاناي إسلام لفقها نوسيويتي كوي كردوتو حموي مبتدئة چونك هر هموي كتاب الردة هي لنا كتاب فقه كده الشافعي ومالك والهامي وهيتي حموي كتاب الردة لفقها يكيقال كتابه كان لنا أم كتبانا شون زكاة صلاة آوا كتاب الردة جيت يعني أم كتابش تياتي يعني ما نبي دعاء كردوه تمام بالي أنا كيف مبتدع كأسباب الردة أنجمار دوبمان أسباب الردة مي لكتاب فقه كان فقيه أغنية نيلا بوي مشركين أم قساء كان بو يشركوا كفر حلال كان طبعا حزة كم زعان يسا باسي جهمي كوري صفوان ما انكرتش عن قيزة ونوبيز بوابو باسي ذيري كوري عبد الله همزاني ما انكرتش عن قيزة ونوبيز بوكو مرجي أوابو أوانيش باوريان بنواقض الإسلام هبنان ودنواقض الإسلام بنينية جهم يهر كسيلا ضليا معرفتي نبي مسلماني إسلامك يا الله وشير لا أن بيعتروا ذر أيوة وي قولوا اعتقادك نبي إسلامك يا الله وشير نيتي بأخوة لو أن بيعتروا لوا أما الله حار نية يكجرات الإسلام قد كافرنا به ك إمام أحمد لا أصول سنة كيا وإمام شافعي لا عقيدة كيا هكاري عشاري لا ويجرنا إمام يجري لا شريعة لا لكاي لا أصول اعتقاد أهل السنة إمام خلال السنة حارب عبد الله هميل السنة إجماع نقل كان بل إيمان كما كهتا ولا يبقى منه شيء حيث شيء آمنته طا إنسان لدين درجة يعني تو معقولة بي أصلاً روي جهم وروي ذرش سبيكي كفر جوا جوركي براسيو كارثات كتولي إسلامك والله وجل عمره بعرزي خو كفر كتور مسلماني كفر حلالك زور خطر قسكر دنا ولا دينا وابزاني مجاملة خلق بخلق يبو قيامته خلق ناب وقيامته مجاملة خلق ومن ست شوار دانا باسكر بس بقعد وتم انجاب
إجماعي أو همو أمة بو نقل كردي لسريته تو چی دڵێ نییە ئەم شتە بوونی نییە يعني بۆ پێ خۆشە خەڵک کافر بێ ئەمە یەکێکە لەو سەرانی کە رەسوڵ الله هۆشداری لەبارەوە داوە خەڵک بانکەن بۆ دەرگاکانی جەهەنەمەوەی وەڵامیان باتەوە هەڵیەنە ناوی قڵپێکەنەوە بە ناوی باشە ئەمانە خەڵک قڵپەکەنەوە بۆ ناو جەهەنەم بیان ناسن لێتان نەبێ بە ئیمامی ئەهلی سنە و جەماعە چونکە لای خەڵک ئەمە ئیمامی ئەهلی سنە و جەماعەیە کورد ئەمە مجاهیدە دیفاع لە دینەکە لای خەڵک دین سەرەخا يعني ملحد دەیەوێ بە جوێن و بەین خەڵک لە دین بەرێتە دەرەوە بە کوفر ئەم بە ئیسلامی باتە دەرەوە فەرمون دەرچۆڵە کێشەو نیە مسلمانی نییە شتە بوونی نییە دەرچوون لە دین ئاو پێڵ ناقض ئیسلامی عین دەرچوون لە دین ئەوە لە هەر نییە لە کاتێکە هەر لە سەردەمی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم خەڵک مرتد بوویەوە کابرا باوکی مرد باوەژنێکی بوو ماری کردەوە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم ئاڵای دا بە خاڵی بەڕای کوڕی عازی بوتی بڕۆ بیکوژە و مرتد بووەتەوە لە دین دەرچوو هلا صحيح بخاري شرح معك وابو أنا لم كتابه متفق عليه شرح جائزته بيبلي هم بنينية برات يجي بيك تعصطا ما تديني يا كيانات هي جاي نواقص الإسلام كي ناوي پیغمبری خواه باسی کردوا حاشا پیغمبری خواه باسی نکردوا صحابه باسی کردوا حاشا صحابه باسی نکردوا تابعین باسی کردوا حاشا تابعین باسی نکردوا كيف باسي كردوا إمام أحمد باسي كردوا عشان إمام أحمد باسي نكر يعني هم أمة النبي شو نواقص الإسلام محمد يقول عبد الوهاب هاني هتشيب يا وكشتنو دواعش وهتشيش تلاقيه كدروس لا لسلسات يا نواقص الإسلام دروس كلام كسر ما يزول شيء غلطه أي آية بوتشي إما دراسي هەڵوەشێنە ڕەوەکانی ئیسلام بکەین چه سوودێکی هەیە بۆمان بێگومان بە هیچ شێوەیە ئینسان ناتوانێت ئیسلامی خۆی بپارێزێت تا نەزانێت دژەکەی چییە چونکە ئەگەر بێت و تۆ نەزانی چی ئیسلامەکەت لەبەی نەبا لە ناوی ئەبا هەڵی ئەوە شێنێتەوە داغڵی کوفر دەکا پێچێ ئەنجامی بدەیت و ئاگاو لە خۆت نەبێت بۆ لەبەرەوەی نایزانی بۆیە ئەبێ بزانی چی دژی ئیسلامەکەتە هەر وەکو چۆن کە دەستنوێژێک ئەگری ئەبێ بزانی چی دەستنوێژەکەت ئەشکێنێ یگنا ئەگەر بێت و نەزانی چی ئەشکێنێ پێچە دەستنوێژەکەت بشکێ و ئاگات لێ نەبێت هەر وەکو چۆن ڕۆژوو ئەگری ئەبێ بزانی بەچی ڕۆژوەکە دەشکێ ئەگەر نەزانی بەچی ئەشکێ ڕۆژوەکە دەشکێنی و بەتاڵە بێتەوە ئاگات لێ نییە بۆیە هەڵوەشێنەرەوەکانی ئیسلامیش ئەخوێنیت بۆ ئەوەی کە ئیسلامەکەت تێکشکا یان ئەو هۆکارانەی هۆکارن بۆ تێکشکاندنی ئیسلامەکەت و داغڵتەکاتەوە ناو کوفر بیانزانی خۆتی لێ بپارێزی بەو شێوەیەش ئیسلامەکەی خۆت سەلامەت بێت کەواتە سەلامەتی ئیسلامەتی تۆ لەوەیە کە هەڵوەشێنەرەوەکانی بزانی و نەچیتە ناوی خاڵی دووەم گەورەترین بەشی دینەکەی ئێمە بەریبوونە لە کافران و دۆستایەتیکردنی ئیماندارانە ئەگەر تۆ نەزانی کێ ئیسلامەکەی خۆی لە بین بردووە و هەڵوەشاوەتەوە ئیسلامەکەی و چووەتە ناو کافرەوە تۆ چۆن خۆتی لێبەریەکەی ئەگەر نەشزانی کە ئیسلامەکەی خۆی پاراستوە تۆ چۆن دۆستایەتی ئەوەکەی بۆیە بێ بزانی کافر کێ مسلمان کێ دۆستایەتی مسلمانەکە بکەی و خۆت بەری بکەی لە کافرەکە چونکە ئەمە تونترين جري إسلامتي وكبيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي أوثق عرى الإيمان الحب لله والبغض لله والموالاة لله والمعاداة لله تونترين جري إسلامتي كطنت كردبي وبارست بيتت بي أويكا خلقت خوش بي دوستاتي بكي لبرخوا ورقد لخلق بي خوتي لبريكي لبرخواي پروردگار گرنگي أم بابا ك بابەتی هەڵوەشێنەرەوەکانی ئیسلام بەڕاستی مەترسیترین بابەتە لەبەرەوەی ئەحکامی لەسەر تەرتیبە بێ لەبەرەوەی ئاسەواری هەیە و شت لە جێی خۆی بەجێ هێڵێ بۆ نمونە کە تۆ زانی دەزانی خۆت مسلمانی یان نا چواردە ورد مسلمانە یان نا بە کافردانان و بە مسلمانان دانانی خەڵکی کەم نییە کە قورئانی تۆ بۆ هاتۆ کوفر و ئیمان لە یەک جیا بکاتەوە تۆ ئەمڕۆ بێ کوفر و ئیمان لە یەک جیا بکەیتەوە مڕۆ کەسانێک پێیابوون دژایەتی هەر کەسێ ئەکەن کە کوفر و ئیمان لە یەک جیا کاتەوە و ڕوونی شێکاتەوە بۆ خەڵک کوفر چییە و ئیمان چییە چونکە پێیان خۆشە خەڵک کافر بێ و بەخۆی نەزانێ و پێیان خۆشە مسلمان و کافر لە یەک جیا نەکرێنەوە بەڵکو هەر بەیەکەوە خاڵی پێنجەم
بربڵاوی نەواقیضەکانی ئیسلام کە کەسیش خۆی لێ ناپارێزێ. بەڕاستی هەڵوەشێنەرەوەکانی ئیسلام زۆر بە وازحی لە ناو خەڵکا بینێ و خەڵکیش باکی پێی نییە و خۆی لێ ناپارێزێ. بۆ یای خوێنین بۆ ئەو خەڵکە هۆشیار کەینەوە کاکە ئەمە کوفرە مەیکە مەچۆ ناوی ئیسلامەکەت هەڵەوەشێنێتەوە هەڵی مەوەشێنەرەوە لەبەرەوە دیراسەیەکەین و ئەی خوێنین. خاڵی حەوتەم مبتەلابوونی ئومەتی ئیسلامی بەدەست کۆمەڵێک گومڕاوە کە هەرچی کافرە لێیان کردوون بە مسلمان و هەرچی کوفرە لێیان کردوون بە ئیمان و هەرچی مسلمانی شەکردویانە بە توندڕە و کردویانە بە تەکفیری و کردویانە بە خەواریج و بەچی وچی بۆ ناوانەی کە ئەوان ناوی لێ ئەنێن وای لێ هاتووە تەوحیدی خوای پەروەردگار یەک خوا پەرستی لە ناو خەڵکیان نەماوە لە جێگای شیرک هاتووە و بەو خەڵکە ژەڵێن هێشتا لەسەر ئیسلامی تو کێشە. یەکەم شەریک بۆ خوا قەراردانی گەورە ئەوەی داوای ڕزق و داوای منداڵ لە مەرقەدیەکە معلومە مە کوفرە چونکە ئامیشانە ئیشی الله سبحانه وتعالى إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء. دووەم ئەوەی کە حەقە دینی ئیسلامە بە ئیجماعی زانایان هەر کەسێک لە غەیری دینی ئیسلام لە یەهود و لە نەسارا لە گاورەکان بە باشیان بزانێت و بە برایان بزانێت ئەوە لە دین دەرچووە. سێم دینی ئێمە وەکو دینی تر نییە هەرگیز سوکایەتی و گاڵتەکردن قبول ناکە بە هیچ شتێکی هەر کەسێ بیکە لەو دینە دەرچووە قل أبالله وآياته ورسوله كنتم تستهزئون لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم. چوارم سحرکردن کوفرە هەر کەسێک سحر ئەنجام بدا بۆی دوان بگەینێ بەیەک یان دوان لە یەک جودا بکاتەوە یا بۆ هەر مەبەستێکی تر بێت ئەو کوفری ئەنجامدا و لە دین دەرەچێت و بەداخەوە لە ناویشمانە زۆرە. ئەنجام نابێ ڕقت لە هیچ شتێکی ئەم دینە بێتەوە ئەبێ هەموو ئەم دینە ئەوەی باسێکە پێت ڕازی بێ و قبوڵت بێ قبوڵت نەوێ قبوڵت ناوێ. شەشەم هەر کەسێک پشکا لە دین هەر بەناو موسڵمان بێت نوێژی نەبێت عیبادەتی نەبێت ئەمە دینیش پشتی لێکە. حوتەم ئەوەی وەلای هەبێ بۆ کافران پشتیوانی و دۆستایەتی ئەوان بکات لە دژی مسلمانان ئەمانە چەوسێنەوە سەری ئەوان بخا و سەری ئەمان نەخا ئەمە لەم حاڵەکاتە کوفری کردەوە لە دین دەرچووە. خوای گەورە فەرمێ ومن يتولهم منكم فإنه منهم. هەشتم هەر کەسێک لە بینی خۆی و پەروەردگار واسیتەیەکدا بنێت تەوەکولی پێی هەبێت و داوای خێری لێ بکات ئەگەر قەبرێک بێت یاخود پێغەمبەرێکیش بێت ئەوە شیرکی ئەنجامدا و لە دین پێی دەرەچێت. نۆیەم هەر کەسێ پێی وابێ بەرنامە و دەستوری ئەو لە حکم و شریعەتی الله سبحانه وتعالى باشترە چاکترە گونجاوترە لەم زەمانە ئەویش بە ئیجماعی زانایان کوفری کردووە. دێم و کۆتایی هەر کەسێک پێی وابێت واجب نییە لەسەر شریعەتی ڕەسوڵ الله بین و دروستە ئەگەر کەسێک شریعەتی موسا جێبەجێ بکە یا شریعەتی عیسا ئەوە لە دین دەرچوو و پێی کافرێت.